سپاس بۆ بەڕێستان بۆ قسمیم دیگەوە بەڕاستیە من حەزەکەم نەجێ مؤشرات سەرنج بکەمە سەری کە لەم بابەتەی کە بەڕێستان ئاسان کرد هەیە ئەویش یەکەم ئەڵێ گەورەترین خەتەر لەسەر هەیە فەسادە لە سەدا تقریباً حتا زیاتر ئەڵێ گەورەترین مەترسی لەسەر هەیە فەسادە گەندەڵیە دوای ئەوە ناکۆکی ناوخۆیی دوای ئەوە خاڵێکی تر ئاماژەیەکی گرنگی تایە کە لە سەپاش هەفتای خەڵکی کوردستان ڕەشبینن و ئەو لە سەپاش هەفتایە لێرەسویشن لە هەمان کاتا لە سەپاش 65 هەفتایە تقریباً هەویشتیایەتی ئەڵێ پارێزگاکان ڕاستەوخۆمان بۆ لەگەڵ بەغداد ئەمەش یعنی هەرێمی کوردستان نەنێ ئەمانە هەمووی ئاماژەی مەترسیدارن کە هەرێمی کوردستان گەشتووەتە بنبەست هەر لەبەرەوەی کە هەرێم گەشتووەتە بنبەست پێویستە کۆمەڵێک چارەسەری بەدیل پێشنیان لەوانە من حەزەکەم لەوە دەست پێ بکەم جارێک پێش بگەمە ئەو چارەسەرانە هۆکاری چارەسەر نەبوونی ئەم وەزعەی بەین هەرێم و بەغداد هەندێکیان دووبرای بەڕێز ئاماژەیان پێکرد کە بناغەکەی لە چۆنیتی دامەزراندنی عێراق و چارەسەر نەکردنی مافەکان بە شێوازێکی محکەم و اتفاقکردن بە کۆمەڵێک دەقی دەستوری بەبێ ڕوونکردنەوەی بەپێی یاسایەکی محکەم و ڕۆژ ئەمانە کۆمەڵێکی لە هۆکارەکان بەڵام هۆکاری هەنووکەی ئێستای چارەسەر نەبوونی ئەم دۆخە لە بینی هەرێم و بەغدا کە لە دوای ئەوەی کە گەندەڵی و فەساد گەشتووەتە لووتکە لە هەرێمی کوردستان و سیاسیەکان لە سەپا نەوەندیشیان ئەگەر تۆزێک یعنی تیابێڵمەوە بوونەتە بازرگان سیاسی و نەتەوەیی نین خەڵکێکی بازرگانی کۆمپانیادارن و بە معیارەکانی کۆمپانیەکان و قازانج و سوود مامەڵە لەگەڵ بەغدا و غێری بەغدا ڕێگەکەن ناوخۆی هەرێمی وا ڕێگەکەن عەلاقەت لەگەڵ هەرێم وا ڕێگەکەن و ئەوەی واکە ئێستا مەلەفینە و چارەسەر نەکرێ ئەوە نییە کە نەوت یەکێکە لە سەروەریەکانی کورد و یەکێکە لە خاڵەنەتەوەیەکان و شەرەف و کەرامەت و خاک و ئاڵایە و نازانم سەربەخۆیی و چیەوە نییە بەڕاستیە سوودمەندی سوودمەندبوونی بەرپرسەکان کۆمپانیەکانە کە نایەڵێ ئەم نەوتەی کە هەرێم خۆی هەڕاجێکە دوای هەڕاجیش تاوانیەکە هەڕاجێکە هەر بە ڕاپۆرتەکانی دیلۆی زانیاریەک نییە بە بەڕێستانی وڵێم لە سەدا هەفتای ئەچێ بۆ کۆمپانیەکان و بە معدەلی عامی ساڵێک وەریگری جارێک $9 و جارێک تقریباً $13 بۆ $12 کەمتر لە سۆمۆ هەڕاجێکە کە ئەمە یعنی لە مانگێکا زیاتر لە $120 ملیۆن بۆ وڵاتێکی بێموچەوبێنانی وەکو هەرێم کێ ئەتوانێ ئەمە تێم بگەێنێ هەموو بەرپرسەکانی ئەو دوو حیزبەی بەرپرسن لەم سیاسەتە ئێمە تێبگەێنن لە دەستدانی $120 ملیۆن بۆ وڵاتێکی بێنان بە چۆن تەفسیرەکرێت بۆ ئەم نەوتە لە ڕێی سۆمۆ نافرۆشن بۆ وازحە یعنی ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە هەرێم و بەغدا ڕێناکەوە من ڕاستەوخۆ بە برای بەڕێزم کاکوبا دەمت ئێوە هاتوون ئەم وەفدانە چارەسەری کێشەی خۆتانەکەن نەک چارەسەری کێشەی هەرێمی کوردستان چونکە چارەسەری کێشەی هەرێمیان ئیداریکردنی نان بۆ خەڵک ئێوە هاتوون دەقێکی یاساییتان دەستکەوێت لەژێر سێبەری ئەو دەقە یاساییان نەوتە و چۆن هەڕاجێکەکەن تاوانەکە بەردەوام بێم سیاسەت ئەگەر ئەتانەوێت نان بۆ خەڵک پیاکەن ڕێگایکی تری هەیە ئێوە ئەبێ لە هەر دەقێکای نووسن لەگەڵ حکوومەتی اتحادی نانوموچەی خەڵک و سۆگەر کرابێ بە دەردەوەی ئەوان چۆن لەگەڵ ئێوە ڕێکەون ئێوە چۆن ڕێکەون لەگەڵەوە بەس لە ڕاستیان ئەم حیسی ئەم هەستکردنە بە خەڵک وجودی نییە و ئاخر قسەش ئەوان کردیان لە کۆبوونەوەی برادرانی نییە مەلایسیە کۆمار ئەو گوتیانە کێشەی ڕێکەوتن باشە ڕێژ نەکەوتن چۆن توانیمانەوە موچەیەنیان ئەمە هەموو هەستێکی ئەخلاقی و سیاسی و قانونی حکوومەتی هەرێمە بەرامبەر بە بێنانی خەڵک چی چاوەڕوان ئەکەی لەم جۆرە حکومڕانانە ئیداری ئەم مەلەفە سیاسی بکەن لەگەڵ بەغدا لێرەشا داوای لێبوردنمە بەسم شخصی کاکوبا نیە و تەمسیلی سیاسەتی حکوومەتی هەرێمە کابرا دۆریستەوە چی چاوەڕێیەکەی لەم تەسەوڕەی کە ئەمە طبعاً کاجوتیاری گوتی لە پارتی کە ئێمە چۆن لە هاتمان هەبوو ئاوامچە تەوزیعکردن یعنی چیمان کردو هەرەوەکەین برسیتانە هەرەوەیە خۆپشاندانەکەن هەرەوەیە هەر شتێکە بۆ کەیفی خۆتان بکەن ئێمە واکەیفی خۆمانەمانەوێت کەیتە سەر بابەتەکەش بەڕاستی نەوتۆ گوتم نەخاکە و نەئاڵا و نەنەتەوە نەسەروەری داهاتێکە تاوانەکرێ وەڵاجەکرێ چێکی تر نێڕێنەوە لەبەرەوە ئێمە ئێستا ئەڵێن چارەسەرێک نییە بۆ خەڵک
جگە لە بەچارەسەری مەلەفی نەوت دەمێ بە دەرەجەیە کە گرێ شوێرەکەی ئەمەیە ئەمان ئەیانێ ئەم سیاسەتە بەردەوام بێت حکوومەتی ئیتیحادی وەکو حکوومەتێکی قەرزاری مفلیس وەکو حکوومەتێکی ئەوەی کێسە عێراقی بۆ حاڵە گەیانەوە هەیە خواخوایەتی لەسەر ئەو لەژێر ئەو بارە بێتە دەرەوە کە بوویەتی بە ئەعلانی کەم باری دارایی بەرامبەر بە هەرێم کەمترین مەبلەغ حکوومەتی ئیتیحادی ناردوێتی بۆ هەرێم بۆ تەواوکردنی بودجەی هەرێم کەمترینیان لە خراپترین حاڵەتە کە ناردوێتی 320 ملیاری ناردووە ئێستا ئەو 320 ملیاری مانگانە بۆ بگەڕێتەوە دەرەنجامەوەی کە هەرێم سەرکەشی بکە ڕازیە نەوتە تاوان کرێ چونکە نەوت بن بە هەرێم بە بەغداد هەرێ بەغداد پارەیان باتێ ئێجا نەوتەکە چی لێکەن و چێ برسێتی بەعکسەوە برسێتی خەڵکی هەرێم لە بەرژەوەندی خەڵکی لە بەرژەوەندی حکوومەتی ئیتیحادیە ڕیسوابوونی کوردە توشبوونەوەی ناخی هەستی کوردایەتی و ڕۆحی ئینتیمایە ئەوەی کە ئێستا لێرە هەستی پێکەی لە سەتا هەفتای خەڵکی ئێمەڵێ بە محافەزەمان ڕێگەڵ پاکەین یعنی شتێک نەمێنێ بەناو هەرێم ئەوەش کوشتنی ڕۆحی کوردایەتی لە ناو ناخی خەڵکە چێنی بەرپرسیارە لەبەرەوە چارەسەری ئەمە ئەو خواخوایەتی ئێمە ڕێ نەکەوین چونکە هەر ڕێکەوتێکی لەگەڵا پێ بێ پارەت باتێت خواخوای دیانوێژی کە حکوومەتی ئیتیحادی هەرێمی دا بەدەستەوە ئەمە هۆکارەکەیەکی کە بودجەی ئێستا کێشەکەی چارەسەر نابێت چارەسەری ئەم دۆخەش بەڕاستی بەوا کرێ کە طبعا تا هۆکاری هەندێک هۆکاری ترن کە سەڕاستەخۆ تەسیری لەسەر قەراری حکوومەتی ئیتیحادیەیە بەداوای لەگوتنەوەتان ئێمە تۆزێمانین بە قەزیان ئەو ناخی کێشەکان ناشێت هەمووتان شارەزان بەزێمە لە ناو مۆزاکارێک تۆزێ خاڵی یەکەم ئێستا ئێمە بەرەو هەڵبژاردن ئەوەی پەرلەمانی ئێستا شەعبەوێت و پۆپۆلیستێکی زۆر زیاتری تیا لە خولەکانی پێشوو خەڵکی بۆ خەزڕەم ئەوانەی لە ناو سیاسەتی عێراقیە لە سەردەمی معارەزەیان دید و سەردەمی نوێژیان دید و کەمەکەمە بەرەو نەمانە چون لە ناو سیاسەتی عێراقیە ئەگەر مابیشن لە دەرەوەی پەرلەمانی ناو پەرلەمانە بین ئەم شەعبەوێت و پۆپۆلیستی کێسە بەرەو هەڵبژاردنەوەی کێشەکە زیاتر دوو جەناح دوو باڵوو بەرە لە ناو حکوومەتی عێراقا دروست بۆ ناو شاقانی سیاسی عێراق نەفی حکوومەت یەکێکیان بەلای کۆتاییهێنان بە نظامی 2003 کە هەرێمی کوردستان لە ناو دڵی ئەوە مۆزوعایە کە ئەوانەی ئەیانەوێت نظامی 2003 کۆتایی پێبێنن مەبەستیانە هەرێمی کوردستانیش بێگومان کۆتایی پێبێەوە ئەوە شتێکە لەو دەرنەوە دروستبووە و بەشێکی تریش کە بەرەکەی ئەملان کە ئەم بەرەی گەندەڵکارانی حکوومەتی عێراقی بەڕاستی و بەرەی کوردەکان بەداخەوە ئەمانە ئەم وەزعەکە لە مەسلحەتی خۆیان و حیزبەکانیانە چۆن ڕانکێشاوە هەروە ڕانکێشن وأمانة لجنة الأجندة الإقليمية ذات بشكل وأنا لجنة الأجندة الدولية كلاو أو أقولنا بوزارستان لبروا إيران بيريس من هوايا شقامة تياري سياسي شقامة سندو كتعبير خوي وزارة شكال تياري سياسي كجدير وهم دنجنا راسيانا بيريس الشقامة الكردستانية الوزبي كاليرس ولا بغداد بيت شيخ سلام حكومته إصلاح كا كيش لوي شو نعم خلق يامري هريم كردستان يشرفوا على بوشاد بينوا صح بكرة بسريان بوي أم وصعاد مدرسي دوام دويناني خلق كياني هريم كردستان إست كياني هريم كردستان لخاطر زوج في حقيقة وأما بهين شهر سنة كل بالمسلمين قمر في شهر نبي شهر يكم أم هزنا راسياني كردستان لك هاو بمانيا فوق بينوا شاید دوام بەکارهێنانی سوڵتەی ئیتیحادی بۆ شار لەسەر چاکسازی لە هەیە ئەبێ پەرلەمانی عێراق بەکاربێ مەحکەمەی ئیتیحادی بەکاربێ من خۆمی کێبوو لەوانی زۆر دژی ئەوە مقتەزای کوردستان بگرێ بۆ ڕەغدا بەس لە ئەنجامی ئەوەی کە من دوو دەورەیە هەیبینم قەناعەتم کردووە بێ مەحکەمە لە بەغا بەکاربێنی مەحکەمەی ئیتیحادی پەرلەمان هەر سوڵتەی ئیتیحادی بتوانێت بشی ئەم حاکم حکومڕانی هەرێم بەکاری بێنی ئێستا کاتێکی لەبەر خاتر زیاترنی هەیە لەدەست ئەم بازرگانە أولاً لرقي هرم، لا هو هرم رزقار بيردس، أما إذا كان كزمني كلامي مهم للدليل يرى في يوسف إصلاحي في حالي جوني بتواني بكاري بين ببيع ويبوش بين الناس أوان صاحب بس اللي وزيادة الكلام، بلام بالرجاء خوي بدأ إصلاحي في حالي بكاري بتوصل.